ناوم فەیمە شەریف محەممەدە کەریمە ساڵی حەفتا سەرگیریم لەگەڵ محەممەد کەریم حەمەد ڕەشاد. پێش ساڵی حەفتایش کە من هاوسەرگیریم لەگەڵ شەید محەممەد کردووە هەر لە ناو حیزبا بووە لەگەڵ خاڵیا بووە. ئیتر خاڵیشی سەرلەق بووە بەبێ خاڵی نەچوون بۆ هیچ شوێنێ. خاڵ حاجی قار پیاوێکی ناودار بوو لەو بنارەیە، پیاوێ زۆر چاک بوو، هەر ئەمانەی لەگەڵ نەبوو خۆی یعنی هەرچی کە سوکاری خۆی و خوشکە زەوشتی خۆیەتی لەگەڵیا بوو. تر شەید محەممەدیش بەبێ ئەو ناچوو بۆ هیچ شوێنێ لەگەڵ ئەوە بوو لە ساڵی حەفتا. ڕەفیقەکانی وەڵڵی هەر ئەمان چووە دەوری ئەمان سێ برابوون، یەکیان مناڵ بوو، سێ برا بوو، ئەوانی تریش کا کامیل بوو، کا حەسەن بوو، شێخەکانی دارەغا بوون، زۆر بوون. خزم و قەوم کەسی خۆی کا عومەر بوو، ئەمانە هەموویان ئەزانم کە لەگەڵ خاڵی شەید محەممەدیا بوون. ئەو سەرلەق بوو، ئەوانی لەگەڵا بوون. یعنی پیاوەکەی من هاوسەری من دوو برایشتی خۆی دوو برای، خوشکەزاکانی کەیشی سێ و چوارێ بوون، کا کامیل بوو، کا حەسەن بوو، کا عومەر ئێژە خزمی خۆیان بوو. ئەمانە هەمووی لەگەڵ خاڵ حاجی قاوریا بوون، خاڵی پیاوەکەم بوو یعنی. زۆر نەهامەتیشمان بینیوە بە بۆنەی ئەوە کە ئەو هەر لە دەرەوە بوو، دڵی مرتاح نەبوو. ئیتر وڵا کە ئەو شەش مناڵەمان بووە باش بوو، یعنی بڵێم ناڕەحەتیمان زۆر تووشە بوو، بەس کوڕە گەورەکەم باش بوو لەگەڵ ئەومان لەگەڵا بوو. هەر خۆمان هەر لە دیەکەیا بووین، ئەڕۆیشت و ئەهاتەوە. بە بۆنەی مناڵە من نەمەتوانی یارمەتی بەم، یعنی کە ئەو ئەڕۆیشت ئیتر منیش باش بووم، مناڵەکانیشم خۆورد بوون ئەگەر برێت. ئیتر ناو کە سوکارا بووین و ماڵی شوبراکەم لە پاڵما بوو. ئەگەڕان ئەوە نەبوو پێشمەرگە ئەوجا ئەڕۆیشت بۆ دیەکان و ئەگەڕان و قەراغ بوو، ئەم دیوێ خۆمان بوو، یعنی ئەم دیهاتانی خۆمان. ئیتر ئەڕۆیشتن نانم خاڵی سەرلەق بوو لەگەڵ ئەوە ئەڕۆیشتن نەهاتنەوە بە زۆری. خاڵ حاجی قار سەرلەق بوو، ئیتر هەر لەگەڵ ئەوا بوون ئەڕۆیشت. ئیتر یعنی ئەم نووسین و شتێک ڕەسم ئەمانە لەگەڵ ئەو کا حەسەنا پورزای خۆی بوو، لەگەڵ ئەوا بە زۆری ئەگەڕان و هینیانە کرد، وڵاویانە کردەوە. ئا لەسەر دیوارش دەنووسی و نوشتیوە. ئیتر لەگەڵ کا قاورام ئیتر کە ئێمە نەمازانی بوو تیان لە شاخی بەرانان شەڕێکی زۆر قورسە
وەڵام منیش زۆر گومان مەکە لە خۆمە ئەترسا. ساڵی چەند؟ ساڵی سیانزەی پێنجی هەشتا هەوت سەر لە بەیانەکەی سەعات 10 شەهید بوو. ئەوە من نەمزانی بوو، ئێمە کەسمان نەمازانی بوو، نە برا نە دایک نەخوشی نەمازانی بوو. ئیتر ئێمە لە دەرەوە بووی، گوتیان وەڵا با ئەمووی بڕوات دێکە کەسیتیان نەمێنێ. ڕەمەزانیش بوو پارشێشتمان نەکرد، هەمووی مناڵمان ناپێش هاتین بۆ بەکرێجۆ. کە هاتین ماڵی باوکم لە شێمحێدین بوو. کە هاتمە ماڵی باوکم تەوری نیوەڕۆ ئەوان تۆزێ شپرزە بوون. خوشکەکانم دایکم مابوو بە ڕەحمەت بێ. ئەوان شپرزە بوون، وتمەوە هیچ هەواڵێکتان زانی ئەڵێن شەڕە لە شاخی بەرانان. گوتیان هیچ کێ هەواڵ بزانێ؟ نەوەڵا هیچ کەسێک نهاتووە، مەنعەتە جەولە و هیچ شتێ نەبووە. وتمەڵا هەر لە خۆمە دڵم خراپەیەنی. وەڵا ئیتر کە سەیرم کرد هیچیان پێ نەوتم، براکانم هاتن و ئەچوون زانی بوویان شەهید بوو، شەهید محەممەد شەهید بوو. کەوتینۆ شەوژەر کەسیچی بە من نەوت بەخوا، یعنی ناشتبیان لە دێی خۆمان لە دێکۆن تەسلیمیان کرد. وەڵا کەوتینۆ ڕۆژ دوایتر بەیانیەکەی بەخوارێ ئەو کاتێک کە شەهید بوو خزمە هات، خزمی خۆمان هاتم و خۆیان بۆ ئەمان ئەم خزم و کەس و کارێ هێن بۆ ماڵی باوکی من. ئیتر کەسیچی پێ نەئەوتم، بەڵام شوبراکەم ئەوتم تۆ هەواڵی حەمە هیچ زانیوە؟ وتی نەبەخوا، وتی زۆری ژەترسم هیچ هەواڵێکشم نەزانیوە، بەس ئەڵێن برینار بۆ لە شاخی بەرانان، هەر لە دڵی خۆما ئەرمڕەم بێکمش حەمە بێت. وتیان نەوەڵا کوڕێکی کەیە بەرگریە هەر ئەو برینارە. وڵایەتە کەوتینە نزیکەی نیوە ڕۆژنێکی خزمی خۆمانە وتی وەڵای ڕۆڵە لە دوێنێ سەعات 10 شەهید بووە و بە خاکی سپێریاوە. ئاوازانیم بەس بەڕاستی زۆر ناخۆش بوو. شەو ڕۆژێ بوو یعنی لە قەبرا بوو ئینجا بخوام زانی نەمزانی بوو. تو دوای ئەوە ماڵمان هینێکی ئامرسلەیەکی تیا بوو. لە ماڵی باوکما بووم هەتاکو مدەیەک بە 6 مناڵە زۆر وەزێکی ناخۆشمان هەبوو. دوای خۆم هەڵسام هاتم بۆ ماڵەکە، ماڵمان لە قالاوە بوو. وتم دوان لە مناڵە بچکەکانم پێ بوو، وتم ئەم کوڕە ئێستا لێرەیە، وتم تخوا بەژنەکەی خێرتانەکە ماڵەکەمان بۆ چۆڵکەن ئێمە بەسەر ماڵانوین با ماڵی باوکیشم بێ. وتی کورە بڕۆ لە کوێ بوون بڕۆنە بۆ شوێنە چی بۆ چۆڵکە؟ ئێستا ئێمە یعنی ئەم خانۆ خانووی پێشمەرگەیە، هی خۆمانە، هی تۆنی خۆمانە، ماڵی پێشمەرگەیە و ئێمەی تیای. ئەیتم ئەی من چی بکەم؟ ئیتر زۆرە ها ئەچووم خەسوومە گریاوی مەرچۆ توخوانەوە مناڵەکان توش بن، پێیان ماڵی قەینا لە شوێنێکە خانوویە بەکرێگری. ئەو کاتێ 6 مناڵی هەتی و بێ معاش و بێ هیچ خانوو بە من ناگیرە. وەڵا ئیتر جارێکیان بۆ 2000 وازام 3 جار چوم ژنەکرد دەرگاکەی لێ نەکردمەوە، بۆ خوا دەرگاکەی لێ نەکردمەوەتی بێزار کردو. وتم ئاخر خێرتانەگە ئەگەر بۆمان چۆڵکەن، من لە ماڵە باوکام و خۆش نییە مانگێ دوان لە ماڵانە بیت، بەشکم خانۆکەمان بۆ چۆڵکەن. وتی وەڵای ئێمە هاتوونێت ئەم خانۆکە خانووی پێشمەرگەیە و حیجز کراوە ناڕووین تایە. وڵای تر هەر چۆنێ بێ خەڵکوشتمان کرد بە گژیانە خانۆکەیان بۆ چۆڵ کردین و ئیتر ئەم 6 مناڵم باش بوو لەخوای گەورە بەزیا بێتە خۆم هەر چۆنێ بێت بە ئیش و کاری خۆمان لە دەشتی دێ خۆمان و فەلاعەتمانە کرد و ئەز و ئاوشتمان بوو باش بووی تشکر ژیانمان باش بوو. ئەیە شەشەتی ویش بێ 6 مناڵ و بێ وەزێکی زۆر ناخۆشە، وڵای نەهامەتی و ناخۆشیمان زۆر بینی.
لەخوا بەزیابی مناڵەکانم هەر چوار کوڕەکەم بوو هەردوو کچەکەم لەخوا بەزیابێ کە هاوسەرگیریان کردو شەشیان و شکر لەخوا بەزیابێ وەزیان باشە و ماڵ و خانی و خۆیان هەیە و شکری هەمویان و ئیتر وەڵا هیچ شکر لەخوا بەزیابێ مشکلەیەکیان نییە. ئێمە هەتا ماوی لەسەر ئەو ڕێبازەی پارتی و بارزانی زۆرم خۆشەوێن بەخوا نییە بەقەر کوڕەکانی خۆم بنەماڵی کاک مەسعودم خۆشە نەک من هەمومان بەخوا ئەو مناڵە بچووکانیش کە ئێستا ڕۆیشتن. زۆر ناڕەحەتیم چەشتووە ئەرە وەڵی بەخوا کەسیش یعنی ئاوڕێ لێ نەدا هەموو کەسی پێ ماڵ و مناڵی خۆی ئەکەوێ ئەرە وەڵا زۆر پێم خۆشە ئەو کەسانەیش کە یعنی ئاوا ئەو ڕێبازیان گرتووەتە بەر وەکو من ئیشەڵا ئا مناڵەکانیان گەورە بکەن و ئیشەڵا ئەو ڕێبازە بەرنەدە. وڵا ئێوە ماندوو بوون ئێوە بەخێر بێن سەرسەرم و سەرچاوم زۆر خۆشحاڵم بە هاتنی ئێوە ئەوەم پێ خۆشە ئیم شەڕان نەخوت هەرموو خوای گیان ئەمە ماشەڵا ئەو قسانەوە خۆشە و ڕەبی بەخێر بێ کچە گەورەمی کچە گەورم زۆر خۆشەویستە کچە بچکۆلەیشم هەر خۆشەویستی زۆر چونکە 5 مانگ بووە باوکی شەید بۆ زۆر بەهەتیوی بەخێوم کردەوە خۆشەویستێکیشی هەمویان لەخوا بەزیابی لە سایە خوا سەری و 6 مناڵمێ دەرەجەیەکن زۆر باشن مناڵەکانم زۆر هاوکاریم ئەکەن زۆریان خۆشە مەڵێن دایکیان تۆ لە کاتێکە کە ئاوا باوکمان شەید بووە زۆر چاکبووی لەگەڵمانە و هاوکاری و کردووی زۆر باشن زۆر قەدر مەزانن لەخوا بەزیابێ هەموو خزم و کەسەکانی نەکەر مناڵەکانم بە ساقە بووم.